گوندی وێزە لە دەڤەری باڵەکایەتی دواهەمین گوندی باشووری کوردستانە و دەکەوێتە سەر سنووری کۆماری ئیسلامی ئێران. ئەم گوندە خاکێکی بەپیتی هەیە بۆ کشت و کاڵکردن و ساڵانە نزیکەی 3000 تۆن بەرووبووم دەخاتە بازاڕەکانی هەرێمی کوردستانەوە. بەرهەمی ئێرە بەرهەمەژی زۆر چاکە، جێیەکی بەپیت و بەرەکەتە، خەیار و تەماتەی ئێرەگە چۆ بازاڕی، ینی بەس بڵێن تەماتەی وێزەیە، ینی مشتری گەلک زۆرە، جێیەکی سازگارە، جێیەکی کوێستانە، جێیەکی زۆر بەپیت و بەرەکەتە، خەیاری باشترین خەیارە، تەماتەی باشترین تەماتەیە، کوولەکە هەروە لە بازار، ینی بەس پشتە بازاری پرسیارەکەن ئی شوێندەرە ئی وێزەیە، ینی باشترین مشتری هەیە. گرفتن بەس ئەوەیە، ینی ڕێگا و بانن لۆچا بکرێن، بە خۆزانیەوە ڕێگەکە هەندێکی لۆنچا کرایە، چاڵ و ماڵی هەندە قێڕ و میڕ لێ کرایە، بەس ڕێگەی کەیدی بە خۆزانی هەمووی خۆڵە، هەمووی تاسە و کەند و کۆسپەیە، جۆیەکان ساڵانە هەموو ساڵێ دەوی لەسەر مەسرەفی خۆ حەفارەشتی جۆی پێی چاپ بکەین، جۆی پێی بینینەوە. ئێستا کۆتایی ساتەکانی وەرزی کشت و کاڵکردنە و بەهۆی هاتنی سەرما جووتیاران دوا خەرمانی ئەم ساڵی بێستانەکانیان کۆ دەکەنەوە. لە مانجی شەشەوە بەربوومەکەمان دەست بە چاندن دەکەین، تەماتەیە، خیارە، کوولەکەیە. لە 15 هەشتەوە بەربوومەکەمان دەخینە بازار، بەربوومەکەمەشمان شتێکی زۆر باشە و داوا لە حکوومەت هەرێمی کوردستان ئەەکەین بەربوومەکەمان گرنگی پێ بدات، هیوادارین کە بەربوومەکەمان بە خەسارەت نەڕوە. داوا لە وەزیرەتی کشت و کاڵ دەکەین ئەو بەربوومانەی کە لە دەوڵەتەکانی تر داخل دەبی ڕابگریت. بەربوومەکەمان زۆرە، کەم نییە، تا مانجی وەختە بڵێم 11 بەربوومەکەمان هەردەمێنێ. سنووری وێزە ئەو ناوچەی بە درێژایی ساڵ بەفری لێ دەمێنێتەوە، دواهەمین گوندی باشووری کوردستانە و دەکەوێتە سەر سنووری کۆماری ئیسلامی ئێران. خاکێکی بەپیتی هەیە بۆ کشت و کاڵکردن و ساڵانە بەدەیان خێزان بە مەبەستی کشت و کاڵکردن تا هاتنی وەرزی سەرما لێرە دەمێننەوە. پێشەوە مەحموود، کورسات نیوز، وێزە.